درۆ هێندە لەناو درۆ مەلە ماتر ئێستا مەلەوانێکی شارەزای بەدەن هێمن هەوڵ و خوشک و برای تۆ ئاوەکارەکەمان پەنجابارەیە ئەوەندە وتمانەتەوە هەر خۆمان لە وەزع بێزار بووین بەڕاستی چونکە خۆشمان ئەمە نامانەوێت چیتر تەلەبە خوێندکار بەم شێوازە ناشرین بکرێت لە بەرچاوی خەڵک لە بەرچاوی کۆمەڵی کەس کە دام بۆ دادەنێت کە دەڵێن تەلەبە وڵات تااقەتی نییە عەزی لە خوێندن نییە بۆیە نایکا ئەم شتان ناکات چی بۆچی قسانەمان پێ دەڵێن ئەو هەموو کارە ساتە ئەو هەموو زانکۆ ئەمریکانە لە دەرەوە دێنن ئەو هەموو مامۆستا ئەو هەموو کەسانی کە بە ئەم خوێندنیان شێواندووە کردویانە بە پارە بۆ ئەوان کێشیانە بەڵام بۆ ئێمە کێشەیە ئێستا بۆ ئەم برا گەورەی کە حکوومەتی بەدەستە نازام ناویشی چییە هاتووە بە من دەڵێ تەلەبەی تۆ لە بەشێکی بەلاش دەخوێنیت نابێ پارە وەرگریت ئەی بۆ هەرمامی و سەرۆکی حکوومەتەکەی و یەکێک لە ئەندامانی خێزانەکەی شادی نییە کە سەرۆکی حکوومەت و کە سەرۆکی یاریمی کوردستانە ئەمانە هەمویان بە درۆ دەلەسەوە دەیانەوێت دەمکوتی خوێندکاران بکەن بەڵام با بزانن چۆن ئەم ڕۆژە هەڵهاتەوە دڵنیا بە ڕۆژی گەنج هەڵدێتەوە دڵنیا بن لەوەی کە ڕۆژی تەلەبە هەڵدێتەوە دڵنیا بن کە ئاوابوونیان زۆر نزیکە زۆر سپاس لەسەر داوامان سوورین ئەگەر لەسەری بمرین پامی ئێمە تەنها گەڕانەوەی دەرماڵەیە کە سەرەتاییترین مافی خوێندکارە هەتاوەکو ئێستا دیارە پامەکەمان نەگەشتۆتە بە دەمی حکوومەت بە گوێی حکوومەت نازانین حکوومەت لە ئەسڵەم داواکارەی ئێمە کەڕە کوێرە نامان بینێ نایەتە سەر شەقامەکان لەگەڵمانە یعنی تاکەی ئێمە لەبەر ئەو سەرمایە بۆستین تاکەی داواکارەکانمان بە حکوومەت بڵێن ئەوە چۆن ئەوە سێ هەفتە بێ ئێمە بایکۆتی هۆڵەکانی خوێندنمان کردووە داوای سەرەتاییترین مافی خۆمانەکەی کاتوانین بڵێنەوە بەشێکە لە مافەکانی ئێمە بەشێکە کەمترین مافەکە ئێمە تا ئێستا داوامان کردبێت لە 2014 مافە لە ئێمە بڕاوە بە حکومەوەی کۆمەڵێک کێشا بووە پادیدارایی و قەیرانی و ئابووری زۆر شتە بووە هەزار بەڕای تۆ قورسە سازار پارێکی ئەندە زۆرە بۆ کوڕەکە بۆ ئەو حکوومەت بۆ ئەو کوڕە مەسئولان هەست باوەڕ ناکەم پارەی ڕۆژێکی کوڕەکانی خۆشیان بێت هەر پارەی سعاتێکی کوڕەکانی خۆیانە ئایا بۆ خوێندکارێکە نە قورسە نەتوانێت دابینی بکات بۆ مانگێکی ئەم خوێندکارە ئەبێ بەشی بکات بەشی ئێمە لە ناوچوونە وتی نا ئێمە ئەو خوێندکاران داوێک مافی ڕاوی خۆمانەکەین کە ئێمە ئەچینە مەکتەبەوە باسی ئەوەکە کە ماف خوێنی بەگوێ منەکەن حکوومەت بە کتێبی ماف لابا لە ناو سیستەمی خوێندنا چونکە ئێمە هیچ مافێکمان بۆ دابین نەکراوە دەرماڵەیە نامانەنێ ئاوی داخلیمان پیسە هیچ ینی هەموو پڕە لەکەم و کوردی حکوومەت بە هیچ نەوعێک ئاور لە خوێندکاران نایەتەوە ئاور لە جیلی داهاتوو نایەتەوە ئێستا مەلەوانێکی شارەزای